داواکاریەکانمان دوێنێ دوای ئەوەی کە ڕۆژی دووشەمە کۆبوونەوەیەکی بەڵێندەرانی خۆمان کرد لەگەڵ بەڵێندەرانی سلێمانیا بڕیاریەوەمانەکە بچینە بانقی ناوەندی هەرێم و لەگەڵ بەڕێز کاک ماکوان و شنۆخان بەڕێوەبەری بانقی هەرێمە کۆبوونەوەی بکەین و بەڕاستی ئێمە دانیشتین کەوتمان ناچێن دەرەوە تا بەڵێنێکمان پێ شتێ پارەمان بۆ خەرج نەکرێت ئەوەی لە دەسەڵاتی ئەوانە بوو تەمینات و خطاب زمانی پرۆژەکانە 2014 کە تا ئێستا خەرج نەکراوەتەوە بەپێی ئەوەی تەستیفاتێکە کرێ لیژنێک پێگەێن لە ماوەی 3 ڕۆژە ماوەیەکی کورتیانی ئەوە نییە وتم ئێمە ڕازینین بە لیژنە و کتاب و ناوکتاب بگوم لیژنێک پێگەێ ئەو بەڵێندەرانی کە پارەکانی هەوە نەگرتەوە سوودمەند نەبوون لی کە من زۆر ئەوم پێخۆشە بەڵێندەری سوودمەند بۆ پێویست ناکات جایەکی سوودمەند بێتەوە ئەو بڕەپارەیەمان بەلیستەت بۆ گیرنەوە تا تەواو ئەبێ ئەو بڕەپارەیە چەندێکە؟ ئەو بڕەپارەیە ئەرقام دوێنێکە دەرچوو بەڕاستی ئەبێ بزانین کە کێوەری ئەچێتە تقریبا 100 ملیار 100 ملیار دینار بەڵێ باشە کۆی هەمووی ئەی وەکو بابەتی بەڵێندەر هەندێک لە بەڵێندەران ئیفلاس بوون بەبوونی سەرنەکەی پارەکانیان لەلایەن حکوومەتەوە ئەمەیان چیە و ڕێژەکە چەندێکە؟ ئەوەی کە بەنسبەت بەڵێندەرانەوە ڕاستە بەڵێندەرێکی زۆر ئیفلاسی کردو بەڵێندەرێکی زۆر هەر مقاولات هەر ناکە و حەزی لێی نەماوە بەڕاستی کرێکار کە چی ئیشەکات ئەو ڕۆژەکە پارەکە وەرنەگرێت وەکوە ئیشی نەکرد بێ ماوەیەکی زۆرە بەڵێندەران 2014 10 ساڵە ئێمە بۆ دەناڵین کە پارەمان بۆ خەرج ناکرێت هیچ بڕەپارێکمان بۆ خەرج نەکراوە بیدایەت دەکرا بەڵام ئێستا ناکرێت باشە کاکژین وەکو بابەتی ئەوەی کە هەندێک لە بەڵێندەران سەرمایەکانیان ئەبەرە دەرەوەی هەرێم بۆی کە لێ بەگەڕی بکەن لەبەرەوەی کاڵێ ئستقراری نییە لێرە یاخود ئەوەیە کە پارەیان بۆ سەرم ناکرێت ئەم ڕێژەیە لە چەندێکایە ئەوە قانونی تاجر و بەڵێندەرە شوێنێک کە ئیشی تیانە بێت و مەجبورن کە بڕۆن بەرەو شوێنێک کە کار و کەسابەتی خۆیان کرد ئەو ڕێژەیە نازانم کە چەند و چەند نییە بەس هەری بەڵێندەرەوەتە بەڵێندەر و بازرگان و مستەسمیر خەریکن و ڕۆژانەی بیستین کە دەچنە دەرەوە بۆ ئیش و کار واتەبێت پارە سەرف کرێت نەخێر بەڵام ئاگادارتانەکەی لە خەرجکردنی پارەکەش چکە نوێنەری یەکێتی بەڵێندەران لە هەم لە خەرجکردنی پارەی ڕۆژانەی بەڵێنمان پێێتەوە لە نوێنەرمان هەبێت لە خەرجکردنی پارەی ڕۆژانەی کە لە بانقی ناوەندی هەرێم و خەرجەکرێت بۆ بەڵێندەران هەڵوێستان چییە بێت لە حاڵەتی جێبەجێنەکردنیە هەڵوێستێکی ترمان دەبێت و ئەو کاتە قەراری لێ بەڵام دڵنیام کە بەڵێنەکەیان دەبنە سەر